لەم کۆستە گەورەیە کە خەڵک لێ کەوتووە بەڕاستی یعنی ئەمن دەتوانم ئێستا بڵێم ملەتی کورد لە ناو پرسەیەکی گەورەدایە دوای پرسەی سەرۆک تاڵەبانی ئێستا ئێمە ڕوبەڕووی پرسەیەکی دیکە بووینەوە پرسەی ئەوەی کە ئێستا ئێمە لە قەیرانێکی سیاسی لە قەیرانێکی نەتەوەیی لە قەیرانێکی ئەزمموی حکومڕانی لارێمی کوردستان دەژین یعنی ئەوەی کە لە پێش ڕیفراندۆم دەگوترا و باز دەکرا زۆر جیاوازە لەگەڵ ئەوەی ئێستا جێمان لێ دەبێت خەڵکی کوردستان چاوەڕێی ئەوەیان دەکرد کە بەیانێک دەربچێ لەم بەیانە قسە لەگەڵ ئەم واقعە بکات کە ئێستا ڕوبەڕووی بۆتەوە و بەیانێک دەربچێت ورە و معنەویاتی خەڵکی کوردستان بەرز بکاتەوە بەیانێک دەربچێت کە دووبەرەچی و دڵەڕاوچێ و ناکۆچی نێوان لایەنە سیاسەکان نەهێڵێ بەیانێک دەربچێت باز لە یەکریزی و تەبایی بکە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم قۆناغا بەیانێک دەربچێت کە پێدا نەگرین لەسەر هەڵەکان بەڵکو ئەتراف بکەین بە هەڵەکان و بەیانێک دەربچێت کە نەخشە ڕێگایەک بۆ ئەم ساتە وەختە مێژووی ئێستامان دەستنیشان بکەین و داوا لە هەموو لایەنە سیاسی کوردەکان بکەین بە زووترین کاتکۆ ببینەوە لەسەر مێزێکی گفتوگۆ و بڕیار لەم دۆخە بدەین ئایا ئەم وەزعی کە بەسەر ملەتەکەمانە چی بوو و دەرەنجامی چی بوو هۆکارەکان چی بوو و چۆن بتوانین ڕوبەڕووی ببینەوە و بەرنامەی ئێستامان لە بۆ خۆمان لەگەڵ عێراق لەگەڵ وڵاتان چ بکەین باشە و چۆن داوای پشتیوانی جارێکی دیکە کۆمەلگای نێودەوڵەتی وڵاتانی ناوچەکە بکەین بەداخەوە بەیانێک دەرچووە یەک جملەی تێدایە کە ئەویش بۆنی شەڕی ناوخۆی لێدێ یعنی تاوانبارکردنی لایەنێکی سیاسی دیاریکراو لە هەرێمی کوردستان و لەوەش خەترتر لە ناو ئەو لایەنە سیاسەت تۆ بتەوێت گروپێک تاوانبار بکەی ئەمە ئامانجێکی لە پشتەوەی دەمەوێت خەڵکی کوردستان بە تایبەتی یەکێتیەکان لە خەتەری یان لە مەترسی ئەم جملەیە تێبگەن کە لە ناو بەیاننامەکە هەیە ئەوە بەڵگەی ئەوەیە کە دەیەوێت ناکۆچی و منافەسە و ئینشقاق لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بکە ئەمە خەتەرە بە تایبەتی یەکێتیەکان قیادەی یەکێتی سەرکردایەتی یەکێتی کادیری یەکێتی جەماوەری یەکێتی زۆر وریابین لەوەی لە ڕابردوو پارتی دیموکراتی کوردستان ئیشی کرد لەسەر ئەوەی کە دووبەرەچی و ناکۆچی لە ناو سەرکردایەتی یەکێتی پیشانی خەڵک بدا بەداخەوە یعنی توانی تا ڕادەیەک ئەمەش بکات یعنی ئەم دوو کردبوونە لە ناو مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی تا ڕادەکی زۆر وای کردووە کە یەکێتیەکان بەڕاستی بێزار و بێتاقەت و بێئومێد بن لە حزبەکەی خۆیان ئەمڕۆ ئەو بەیانە جارێکی دیکە دەیەوێ هەمان نەفەس هەمان سیاست درێژە پێ بدا بەوەی کە گروپێک لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان تاوانبار دەکا و گروپێکی دیکەی لێ دەردەکات نەخێر یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت یەک یەکێتی نیشتیمانی کوردستان بێ و یەک یەکێتی بەرپرسیارە لە بەڕێوەبردنی ئەم ئەزمونە و یەک یەکێتی نیشتیمانی کوردستان پێکەوە دەبێت بڕیار بدەن کە ڕوبەڕووی ئەم دۆخە ببنەوە یەکێتی نیشتیمانی کوردستان کە دامەزرا لە بەرپرسیارەتی هەڵنەهاتووە و ئەمڕۆکەش مەسئولیەتی گەورەی لەسەرشانە بە تایبەتی بۆ کەرکووک و بەرنمەکەی ئێمە زیاتر ئەمڕۆ لەسەر کەرکووکە کەرکووک نفوز و جەماوەری یەکێتیە بمانەوێ نەمانەوێ یعنی دەنجی یەکێتی ڕەنجی یەکێتی قورسایی یەکێتی زۆرە لە کەرکووک و بەرپرسیارەتی هێشتنەوەی کەرکووک لە دۆخێکی ئارام لە دۆخێکی هێمن و دوورخستنەوەی ئاڵۆزی و شەڕ و ناکۆچی لە قازانجی ملەتەکەمان و لە قازانجی کەرکووک و لە قازانجی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەداخەوە ئەوەی بینیمان لە دوێنێ لە کەرکووک بەشێکی گومانی ئەوەی لێ دەکرێت کە سیناریۆیەک بێن پلانێک بێ پیلانێک بێ نەخشەیەک بێ بۆ ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕکێف و دەسەڵاتی لە کەرکووک نەمێنێت ئەم دووبەرێکچەی کە دەیەوێت لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بکرێ بۆ ئەوە بوو کە لە میشانی خەڵک بدەن کە لە کەرکووک دوو ڕەئی هەیە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان دوو ئاراستە هەیە و ئەم ئاراستەیە بەرەو شەڕی ببا بەرەو ناکۆچی ببا و دوجار ئێمە لە کەرکووک بەڕاستی ڕوبەڕووی دۆخێکی خراپ ببینەوە لەبەر ئەوە زۆر زۆر گرنگە ئێمە ئەگەر هەتا ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان کەوتبێتە ناوگەمەی ناتەندروستی پارتی دەبێت لەمە دوای ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان هۆشمان بێنینەوە بەرخۆما و بیر بکەینەوە داخلی ئەم مەئامەرەیە داخلی ئەم پلانە نەخشە ڕێژراوە نەبین و بتوانین بە ئیرادەیەکی پۆڵین ئێمە و پارتی ئێمە و بزوتنەوەی گۆڕان ئێمە و کۆمەڵی ئیسلامی یەکگرتوو هەموو لایەنە سیاسەکان پێکەوە دەست لە ناو دەست و ڕوبەڕووی ئەم دۆخە و ئەو قەیرانە ئێستا بینەوە کە ڕووی لە ئێمە کردووە پرسیار بکەین بۆچی کۆمەلگای نێودەوڵەتی ئێستا پشتی لە ئێمە کردووە